کامە ویلایەتە دروشمەکەی کە زۆر نزیکە لەوەی کە بڵێ یان کوردستان یان نەمان. ویلایەتی نیو هامشیر کە دەکەوێتە بەشی ڕۆژهەڵاتی ئەمریکا دراوسەیە لەگەڵ هەریەکە لە ڤێرمۆنت و مین و هەروە مەسەچوسێت. ژماری دانیشتوانەکەی پێک دێت لە 1,400,000 کەس. پایتەختەکەناوی کۆنکۆردەکەوا نزیکی 40,000 کەسی تێدەژی. بەڵام گەورە شارەکەناوی مانچێستەرە کە ژماری دانیشتوانەکەی نزیکە لە 113,000 کەس. دروشمی ئەم ویلایەتە ڕێگەوەی بڵێ یان بە ئازادی بژی یان بمرە باشترە. ئەم ویلایەتە بە سروشتە جوانەکەی بەناوبانگ هە لەبەرەوەی بەناوبانگە بە سویسڕای ئەمریکا. لە ڕووی کەشوهەواوە هاوینەکەی دەگاتە پلەی 26 بەڵام لە زستاندا دەبەزی بۆ 9 پلەی ژێر سەفر. لە ڕووی سیاسیەوە سیناتۆرەکانی هەردووک دیموکراتن بەڵام حاکمی ویلایەتەکە خۆی کۆماریەکانە. تا ڤیدیۆشتر هەر شادمە.